پاشەوەی کە سوکاری شەهیدان و بریندارانی کیمیابارانی هەڵەبجە بە هاوکاری کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و لە ڕێگەی چەند پارێزەرێکی دڵسۆز و پسپۆڕەوە هەستان بە تۆمارکردنی سکاڵات ژیە و کۆمپانیا بیانیانەی کە دەستیان هەبووە لە گەشەپێدانی چەکی کیمیایی بۆ ڕژێمەکەی سەددام و پرچەکردنی ئەو ڕژێمە بەو چەکە قەدەغەکراوە دوای کۆکردنەوەی بەڵگەی پێویست و خستنەڕوویان لە چەند دانیشتێکی دادگادا لە ئێستادا هەندێک کۆسپ و تەگەرە هاتوونەتە سەر ڕێگەی بەرەوپێشچوونی ئەم دۆسیەیە لە دادگادا و جگە لەوەش سەبارەت بە تاوانە نێودەوڵەتی و وەچەکوژیەکان بەگشتی بۆشایەکی گەورەی یاسایی لە یاساکانی کوردستان و عێراقدا هەیە کە دەبنە ڕێگر بۆ ئەوەی قوربانیانی تاوانەکانی جینۆساید لە ئێستا و لە داهاتوودا نەتوانن بە مافەکانی خۆیان بگەن. بۆ لادانی ئەم کۆسپانە چەند ساڵێکە لە ڕێگەی چەند پارێزەرێکی دڵسۆز و پسپۆڕەوە پرۆژە یاسایەکی تێر و تەسەل ئامادە کراوە کە پێویستە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ بکات و پەسەندی بکە. بۆ ئەمە بەسەش چەندین جار پەیوەندی کراوە بە لیژنەی شەهیدانی پەرلەمانی کوردستانەوە و دانیشتنیان لەگەڵ کراوە و چەند بەڵێنێکیش درا بە کارکردن بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستانە. بەڵام هەر جارە بە پاساوێک لەمپەڕی بۆ دروست دەکرێ و ڕێکارەکانی پەک دەخرێن. بۆیە داوا دەکەین لە زووترین کاتدا لیژنەی شەهیدانی پەرلەمان و لایەنە کاربەدەستە پەیوەندیدارەکان کار بکەن بۆی پرۆژە یاسای بەدیهێنانی دادپەروەری بۆ قوربانیانی تاوانە نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان ڕێچکەی خۆی وەربگرێت تا لە پەرلەمانی کوردستاندا خوێندنەوەی بۆ بکرێت و پەسەند بکرێت.